ئایا حەز دەکەی سەردانی مانگ بکەیت؟ ڕەنگە ئەمە خەونی هەموو کەسێک بێ، بەڵام ئەم خەونە چۆن بەدی دێت؟ گەشتکردن بۆ سەر مانگ بڕەپارێکی زۆری تێدەچێ، کەواتە بۆچی سەفەر بکەین بۆ سەر مانگ؟ لەگەڵمان بن بۆ ئەوەی بزانین چۆن گەشت بکەین بۆ سەر مانگ بە بڕەپارەیەکی کەم. دوبەی ئەوەی کاری سەرسوڕهێنەر بێ ئەنجامی دەدات. لە بیرۆکەی ئەوەدان کە بۆچی سەفەر بکەین بۆ سەر مانگ، بۆچی مانگ نەهێنینە سەرزەوی. ڕەنگە ئەم بیرۆکەیە زۆر شێتانە بێ، بەڵام بۆ حاکمەکەی دوبەی زۆر ئاسان بێ، چونکە ئەوان خاوەنی داهاتوو بینن. ڕەنگە ئەم بیرۆکەیە عەقڵ پێی هەزم نەکرێ، بەڵام بۆ دوبەی و حاکمەکەی هیچ شتێک مەحاڵ نییە. مانگ دێتە سەرزەوی دوبەی بە بڕی 5 ملیارد دۆلار. کۆمپانیایەکی کەنەدی ئامادەی دەربڕیوە ئەم بیرۆکەیە جێبەجێ بکە. مانگ وەک ئەوەی دەیبینین لەسەر خاکی دوبەی بنیاد بنێن، بەرزیەکەی 224 متر دەبێ و پێشبینی دەکرێت بنیادنانی ئەم مانگە لەسەر خاکی دوبەی ساڵانە 2.5 میلیۆن گەشتیار ئاراستەی دوبەی بکە. ئەم پرۆژەیە لە ماوەی 2 ساڵدا ئەنجام دەدرێ. ئەوەی لە هەمووی گرنگترە شوێنی نیشتەجێبوون و مانەوەی هاوشێوەی ژیانی سەر مانگ لەسەر مانگەکە بنیاد دەنرێ، وەک ئەوەی بەڕاستی لەسەر مانگ بیت. ئایا ئەم پرۆژەیە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و سەرکەوتوو دەبێت؟ لەو بڕایە دایت لە کوردستانیش پرۆژەی هاوشێوە جێبەجێ بکرێت؟